بەڵێ سۆما 25مین کۆڕبەندی خوێندکارانی داهێنەر کە لە ئەم ساڵ لە زانکۆی ئیسلاحادین بە ڕێدەچێت ساڵانە ئەو کۆڕبەندە بەڕێوە دەچێت ساڵە و لە زانکۆیەک و لە شارێک لە وڵاتێک بەڕێوە دەچێت. ئەم ساڵ ئەم 25مین کۆڕبەندی داهێنەران خوێندکارانی داهێنێت لە زانکۆی ئیسلاحادین بەڕێوە دەچێتن. تێیدا خوێندکاران توێژنەوە زانستەکانێک کە لەبارەی ژیری دەستکرد توێژنەوەیان ئەنجام داوە. لێرە دەخرێتە ڕوو باشترین نوێترین داهێنەر لێرە توێژینەوەکانە نمایش دەکەن سەرجەم ئەو زانکۆیانەی کە خوێندکارانیان بەشدارن بە سەرۆکی زانکۆ و خوێندکارانیشەوە لە سەرجەم لە بەشی زۆری وڵاتانی عەرەبی و زانکۆکانی عێراق هاتوونەتە ئێرە بەشدارە بن لە سەنتەری زانکۆی ئیسلاحادین. من سامان عەبدوڵڵا بەرپرسی ڕاگەیاندنی سەرۆکایەتی زانکۆی ئیسلاحادینیم لە دەمێزانەی زیاترمان بداتی لەبارەی کاریگەری و گرنگی ئەم کۆڕبەندە بۆ ئاست بەرەو پێشبردننی ئاستی خوێندکاران لە هەرێمی کوردستان ماوەسە سڵاو لێبێت. ئەگە پێیان بڵێ چۆن بوو ئەو 25مین کۆڕبەند لە شاری هەولێر و سەرۆک زانکۆی ئیسلاحادین بەڕێوە دەبات و کاریگەری بۆ خوێندکارانی هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەخێر بێن، هیوادارم سەرکەوتوو بوون وەک ئاگادارن 25مین کۆڕبەندی قوتابیانی داهێنەر ئەو ساڵ لە زانکۆی سەلاحەدین ئەنجامدرا. ساڵانی تر لە وڵاتانی تری عەرەبی بەڕێوە چووە. ئەمڕۆ زانکۆی سەلاحەدین لەگەڵ کۆمەڵی جامیعەی اتحاداتی عەرەبی کە بەڕێوەبردننی خەریکی بەڕێوەبردننی ئەو کۆڕبەندن. ئەم کۆڕبەندە لە ژێر ناونیشانی ئاکاری ژیری دەستکرد و کاریگەری لەسەر توێژینەوەی قوتابیان بەڕێوە دەچێتن. زیاتر لە 120 قوتابی و توێژەر و مامۆستا لە وڵاتانی عەرەبی کە لە زیاتر لە دەوڵاتی عەرەبی بەشدارن، زیاتر لە 20 بۆ 30 زانکۆ لە وڵاتانی عەرەبی ئەمڕۆ بەشداری لەم کۆڕبەندە دەکەن. ئەم کۆڕبەندە ماوەی 2 ڕۆژ دەخایەنیتن، دەیان توێژینەوەی ئەکادیمی گفتوگۆیان دەربارەیان دەکرێت و دەچێتە پێشبڕشیە. سامان ئەو توێژینەوەیان چین کە لێرە پێشکەش دەکرێت؟ توێژینەوەکان زۆرا و زۆرن قوتابیان و مامۆستایانی داهێنەرن کە لەسەر ئاستی زانکۆیەکان پلەی یەکەم و دووم و سێمیان بەدەستینایە. ئەمڕۆ لێرە لەو کۆڕبەندەی کە 25مین کۆڕبەندی قوتابیانی داهێنەرە مناقەشەی لەسەر دەکرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت و پاشان بێگومان کاریگەری باشی لەسەر کۆمەڵگە و لەسەر مجتەمع دەبێت هەموو توێژینەوەکان. توێژینەوەوانە پێشووتر تاقیکردنەوەیان بۆ کراوە، یەکەمەکان هاتوونەتە ئەم کۆڕبەندە؟ بەڵێ وەک ئاگادارن ساڵانە لە زانکۆی سەلاحەدین و زانکۆ بەتایبەت لە زانکۆی سەلاحەدین پێشبڕکێی توێژینەوەی قوتابیان بەڕێوە دەچێت و ئەو کۆڕبەندەش لەسەر مستەوایەکی دووەلی عەرەبیە بۆ ئەم توێژینەوانەیە کە سەرکەوتنیان بەدەستێناوە لەسەر ئاستی زانکۆیەکان. کۆتا چەند خوێندکاری کورد لێرە بەشدارن؟ لە هەموو بەشەکان و لە هەموو کۆلێژەکان قوتابیە یەکەمەکان ئەوانەی لە توێژینەوەکانیان یەکەم بووینە ئەمڕۆ لەم کۆڕبەندە بەشدار دەبن. زۆر سپاسان دەکەم، دەستان خۆش بە زانێرەکان. بڵێ سۆما ئەو تاوی زانێرەکان و لەبارەی کۆڕبەندی خوێندکارانی داهێنەر کە لە 25مین کۆڕبەندە لە زانکۆی ئیسلاحادین بەڕێوە دەچێت بڕیارە ینی کۆڕبەندەکە 2 ڕۆژ لە سەنتەری ڕۆژشەمێری زانکۆی ئیسلاحادین بەڕێوە بچێت. پێشووتریش لە سەرجەم خوێندکاران لە زانکۆکانی خۆیان پێشبڕکێ و تاقیکردنەوە بۆ کراوە. یەکەم بوونە لەسەر ئاستی توێژینەوەکانی لەسەر ئاستی زانکۆ و کۆلێژ و بەشەکانیان یەکەم بوونە، دواتر هاتوونەتە لەم کۆڕبەندە بەشداربوونە تواتوێی ئەو توێژینەوەیان دەکرێتن کە لە زانکۆکانی خۆیان پێشکەشیان کردوون. بسم الله الرحمن الرحيم